مامۆستا باوکی من وەفاتی کردووە، بەڵام باوکم تا لە ژیاندا بوو نوێژی ناکرد و باوەڕی بە نوێژیش نەبوو. ئێستا من ئەمەوێ خێر و خێراتی بۆ بکەم، دوعای بۆ بکەم، بەدەلحەجی بۆ بکەم. ئایا خێر و خێرات و بەدەلحەجی بۆ ئەگات یا ناگات؟ خوشکە بەڕێزەکەم، ئەگەر ئەتەوێت سەریح بم لەگەڵ تا جوابێکت دەمەوە ئەم لاو ئەولای تێنەکەم، ئەوە پێت ئەڵێم نا وەڵڵا هەرچی دوعایەک بۆم باوکت بکەی بەخوا بۆی ناگات، هەرچی خێر و خێرات و حەجی دنیا هەیە بۆ باوکتی بکەی بەخوا بۆی ناگات. نەک تۆ بەخوا تەواوی خەڵکی سەر زەوی بشنە سوژدە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارکەن بۆ باوکت، خوای پەروەردگار لە باوکت خۆش نابێت. ڕەنگە بڵێن مامۆستا تۆ چۆن واڵی خوای پەروەردگار غەفور و ڕەحیم نییە؟ با خوای پەروەردگار غەفور و ڕەحیمە، بەڵام شەدید العیقابە. ڕەحمەتی